دایکە من دەردەچم بۆ شتێک دەقە وەرە لەلام دانیشە لێرە دانیشە دلی باشت لەبەر کردووە چکە ئێوارە سەرمات دەبێ خۆم ناڵین دایکە تەواو بێگومان من ناڵنی تو پیاوێکی گەورەی دێشانازی ئێمەی هەواڵەکانی تایبەت بە خۆت دەنووسی نووسینەکانت لەسەر خۆتن ها لەبەر ئەوەیە دایکە دەبێ ئێستا دەرچم ئەمڕۆ دەست بە راپۆرتەکان دەکەم ئەیکەی بڵاو دەبێتەوە چاوەڕێ دەکەین دایکە با تەواو بێ راپۆرتەکەت لەبارەی چییە لەسەر چ بابەتێک دەنووسی وەکو بڵێن لێکۆڵینەوە پۆلیسیەکان ناوەکەی چی دەبێ ئەوە چیرۆکەش درێژە دوای تێدەگەێنم دەی من ڕۆیشتم با بچم زوو تەواویکەم ئاگاد لە خۆت بێ باشە مەمەد بەڵێ دایە لەسەر پەیمانی خۆت ماوی لە جەنگی زوور دەکەویتەوە دوور دەکەمەوە نیگەران مەبە بەیانی باش فەرموو منەزەرم ئۆ سەلام کوڕم بەخێر بێی لەگەڵ چەنگی زاتووی ئەو کوا نەخێر لەم ناوە کارێکمە بوتم بە سەلامێک ژێزە ناوت بکەم ئەم کار بە تەنیا زەحمەت نییە کاتی خۆی بە یەک دەستەوە کارم دەکرد بەڵام ئێستانە هێزم نەماوە ئەی بۆچی شاگردێک شتێک نەگری کارەکەەوە نایێنێ ئەوەندەم دەست ناکەوێت تا حەقی شاگردی لێ بدەم وەرە دانیشە کوڕم چایەکمە لە بخۆوە نەنا زەحمەت مەکێشە ئەوە زۆر جوانە تەواویش نکراوە لەگەڵ عومەری کوڕم دەبان کرد بۆ مەمەد گەورە بێبی دەینێ بەوانە دروستان دەکرد تا ئێستا شەرپاکن دەزانی بۆ ئێستاش من وا دەزانم وەک جاران لێرە دێتە ژوورەوە وا دەزانم دەگەڕێتەوە بێ ئەوەی هیچ بڵێ دەچێتە دیار مێزەکە و دەست پێ دەکاتەوە پیری ئەگەرچی ئەگەر شوێنەگەر کردووەکەی دەسووتێنێ بەڵام کوڕەکەی من شتێکی تری کرد دەبێت چارەنووسێک کۆتاییمان پێبێنێ ئەزال من هیچ باش نیم برادر من زۆر خراپم لەکوێی ئازال وەرە من لێرە دوورخەوە
سەیری ئەوانەی خوارەوە بکە هەمووی دەڵێ مێرولەیە منیش ڕۆژێک یەکێک بووم لەوان تا گەیشتم بەو پلەیە چیم نەکرد بەڵام ئێستا هەر چاویشم لە سەریان دانانێم دەتەوێت بیتە خوارەوە؟ نامەوێ بۆچی بمەوێ نامەوێ بەڵام پێویستە دابەزم برادەر بۆ؟ شتێک هەبوو لەوێ دەمویست وامزانی بەدەستم هێنا و تەواو بەڵام بەدەستم نەهێناوە بۆ؟ کەسێکی مردوو هەیە لە خوارەوە پرچی ئەوی گرتووە و بەری نادا دەبێت دابەزم و لە دەستی دەری بێنم تازە کابرا مردووە چۆن لە دەستی دەری دێنی؟ گەر پێویستکە دیسان دێکوژمەوە دیسان دیسان کەوایادەی بابا یەکەوە بۆی دابەزین دەیکەی بەتەنیا نایکەم بەڵام لەگەڵ تۆ دەیکەم گورە تۆ چه هاوڕێیەکی منی ها؟ ئامادەی؟ دەی چی بوو؟ واست لێنا؟ ئەیەوەی خوارەوە؟ با چاوەڕێکە کاتێکی گونجاوتری پێویستە مەمەد ناکرێ بۆ دوایی بێ؟ باش باشە باش هەڵمەچۆ بۆ سێک دەقا سیرکە ئەوانەی خوار و هێشتا وازن لێ ناهێنن ئەو کابرایە مەمەد چی دەویست؟ دەیوت شتێکی گرنگەیە بچم؟